ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتەفیقم لە ئەڵلقەیەشی دیکەی دەنگدەر و کاندید بە ئێوەی بەڕێز گەیشتینەوە. تەوەری ئەم جارەمان باسوخواسەکەین لەسەر ئازادی ڕۆژنامەگەری و قسەکردن لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا. ئازادی ڕۆژنامەگەری و قسەکردن مافێکی بنەڕەتیە لە پرۆسەی دیموکراسی، بەڵام لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردندا زۆر جارە مومانە بینین ئەم ئازادیە دەبێتە شمشێرێکی دوودەم کە ئەگەری هەیە بێتە هۆی بڵاوبوونەوەی قسەی زیان بەخش یاخود زانیاری هەڵا. ئێمە هەوڵەدەین کە لەم پانێڵەدا بە دوواداچوون بۆ هاوسەنگی نێوان پاراستنی ڕۆژنامەگەری ئازادی و ئازادی قسەکردن و هەروەها پاراستنی ژنگێشی دادپەروەرانە و ڕێزدارانە بۆ بانگەشەی هەڵبژاردن لە کوردستانی عێراق بکەین و بە دوواداچوونی ژەکەین بە دڵنیایەوە بۆ کاریگەریەکانی پرۆسەی دیموکراسی. سەرەتا بە خێراتنی کاندیدە بەڕێزەکانەکەم بە خێر بێن سەرچاوانمان، خۆشحاڵین لە نزیکەوەتان بینین، هەروەها بە خێراتنی ئەم کوڕوکچە گەنجە بەڕێزاناکەم کە بەشدارن ئەمڕۆ لەم پانێڵەدا لەگەڵمانە. هەمویان دڵنیام دواتر کە کاندیدەکانە ناسن پرسیار و بویر و بۆچوونیان لا دروستە بێ کە ئاڕاستەیانەکەن. سەرەتا دەچمە لای کاندیدەکان، یەکی دوو خولەکیان هەیە کە خۆیان بناسێنن بە بەشداربووان و بینەرانی بەڕێز. سەرەتا لە مامۆستازانەوە دەست پێکەین لە ماوەی دوو خولەکە خۆ بناسێنە و ژمارەکەشە فەرموو. سڵاوتان لێبێ، سوپاس بۆ بەڕێزت کاکاوڕێ، سوپاس بۆ خوشک و برانم، سوپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. من ناوم زانا حەسەن خضرە، لە بانگەشەی ئینتیخابیە بە زانای کورسات ناوم بڵاو کراوەتەوە. کاندیدی ژمارە 29 لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستانم لە بازنەی پارێزگای سلێمانی. خاوەنی بڕوانامەی ماستەرم، خوێنکاری دکتۆرام، مامۆستای زانکۆ بووم، ئەزمموی 12 ساڵ کاری تەلەڤیزۆنی و نزیکەی 20 ساڵ کاری مێدیاییم هەیە و لە بوارەکانی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی NGO و لە ناو ڕێکخراوەکاندا لەواری فشارکردن لە سەردام و دەستگاکانی حکوومەت و بەرامبەر بە گەندەڵی کارمان کردو. ئەوانە هەمووی دیکۆمنتە پەیوەندی بە بانگەشەوە نیە. ئێستاش لە خزمەتی ئێوەم بۆ ئەوەی کە لە داهاتوودا لە پەرلەمانی کوردستان لە ناو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانین خزمەت بە ئەو ڕوئیا تازەیە لە ڕێگەی ئەو ڕوئیا تازەیەوە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین و ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکەینەوە، کۆتایی بە خۆسەپێنی و تاگڕەوی پارتی بهێنین بۆ ئەوەی بۆ هەمووان ژیانێک دەستەبەر بێت، وەک یەک بێ، گرنگ نەبێتەوە هەر حەزبێکی گرنگە بێتەوە کوردی و هاونیشتیمانی و هاوڵاتی ئەوڵاتی و بتوانین کە حکومەت بتوانێت خزمەت گوزاریەکی بێت جیاوازیت پێشکەشکە. من سەربازێکی چالاکی ئەو ڕێگایە بم کە ڕێگای ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستانە بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی. دەست خۆش بۆ مامۆستازانە کاک سەرکۆ ئازاد گەڵاڵی فەرموو. دوو خولەکە دێ خۆی گەورە میرەبان. سپاس بۆ جەنابەت کاکاوڕێ بۆ کەناڵی میدیایی کورسات. ڕێزم هەیە بۆ برا و خوشی عزیزمان کاندیدەکان و هەموو ئەو دەنگدەرانەی کە لێرە دانیشتون. من سەرکۆی ئازاد گەڵاڵی، کاندیدی ژمارە 32 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. من خاوەنی دوو بڕوانامەی بەکالۆرۆسم لە یاسا و ڕامیاری و زانستی سەربازی و ماستەرم هەیە لە یاسای گشتیدا. ماوەی 12 ساڵ کارم کردووە لە هێزەکانی پێشمەرگە و لە زۆربەی شەڕەکانی کاتی هاتنی داعشە فەرماندەی هێزی ڕەشی هێزە ڕەشەکە بوومە لە ئازادکردنەوەی مەخمور، لە ئازادکردنەوەی جەلەولا، لە کوباشی، لە قەریە سەلام و یەنگیجە و وەکو ئەفسەرەکان وەکو پێشمەرگەکان لە سەنگەرا بووم، لە ناو خۆڵ و تەپوتۆز و قوڕاوی سەنگەرەکان بووم، بە ساردی و گەرمی لەگەڵ برا پێشمەرگەکان بووم و دواتریش لە دوای ئەوی 12 ساڵ کە پێشمەرگە بووم و پێشمەرگە ئاسا هەموو کاتێک ڕۆحی خۆمان فیدای خاکی کوردستان کردووە. دواتر ئەم دوایەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کوردستان متمانەی ئێوەیاندا پێم کە ببمە نوێنەری خەڵک و لەسەر لیستەکەی مام هەڵبژێرام توانیم ئەوەی کە لە سەنگەرەکانە بوو ئەو ڕۆحەتی پێشمەرگانەی کە هەم بوو بە هەمان نەفەس و بە هەمان گڕ و تینەوە بچمەوە ناو پەرلەمان و لە هۆڵی پەرلەمان کەمە سەنگەری بەرگریکردن لە خەڵک و لە
یەکێتی نیشتیمانی کوردستان و دژی هەموو ناعەدالەتی و زوڵم و ستەم و نادادیە کە لە هەرێمی کوردستان هابوو دەنگمان بەرز بوو دەنگمان دلێر بوو ئامانجی سەرەکی ئێمە ئەوە بوو کە لەناو هۆڵی پەرلەمانە دژی ئەو ناشەفافی و ناعەدالەتی و دزی و چەتەیەی کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە کە زۆربەی ئەوی سیاساکان بە شێوازێک داڕێژێتەوە کە هەموو ئازادیەکانی تاک و ڕۆژنامەنووسان بەرتەس کاتەوە ئێمە لە هەموو کاتێکا کە بیویستایە بە زۆری نەموزەیەفەکەی لەناو پەرلەمانە بێدەنگیمان هەڵ نەبژات و سازشمان لەسەر مافەکانی خەڵکی کوردستان ناکرد بە دەنگێکی دلێرەوە دژێ وەساین و پشتیوان بەخوا بە هەمان نەفەس لەژێر سایە و سێبەری یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕابەرایەتی هەواڵ پافڵ جەلال تاڵەبانی ئەم جارە حکوومەتەکە لە پارتی دیموکراتی کوردستان وەرەگرینەوە بۆ ئەوەی بتوانین خزمەتگوزاریەکی باشتر و تەندروست و ناعەدالەتیەک کە هەبووە نەیهێڵین لایەنی کەمی عەدالەتی کۆمەڵاتی بگەڕێنەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. دەستخۆش کاک سەرکۆ خاتو هاناشوان فەرموو. لای خۆی گەورەتان لێبێ من هاناشوان نزیکەی 21 ساڵ ئەزمموی کاری ڕاگەاندن و کاری ڕێکخراوەییم هەیە لە چەندین ڕێکخراو ئیشم کردووە سەرەتای کارکردنم وەک فۆتۆگرافەر ئیشم کردووە لەو ڕێکخراوەی کە هەڤاڵی خوا لە خۆش بوو مام جەلال دایمەزران ڕێکخراوی ڕاگەاندن و ڕووناکبیری ژنان سەرەتای کارکردنم بووە و هەروەها بەردەوامم لە کارکردن هەر لە هەمان ڕێکخراودا لەگەڵ چەندین سەفارەت و کونسڵخانە ئیشی پرۆژەکانی تایبەت بە ژنان و گەنجانم کردووە هاوکات لەگەڵ ئەوە قەڵەمەکەم بەردەوام بۆ دیفاعکردن لە کۆمەڵانی خەڵکی کوردستان وا بە تایبەتی لە خێزانەکانمان خۆتان نەزانن خێزانەکانی ئێمە ڕوبەڕووی کۆمەڵێک هەراسانکردن و هێرش ئەبێتەوە جا لەلایەن دەوڵەتانی ئیقلیمەوە بێ یا لەلایەن دەستی ناوخۆوە بێ پارێزگاریکردن لە خێزانەکانمان پارێزگاریکردنە لە شکۆی کۆمەلگای ئێمە و من قەڵەمەکەم بۆ ئەو مەبەستە تەرخان کردووە ژمارەکەم 12ە وا تا ساڵ 12مان کارکردن کە هەروە هێناومەوە هەرواش بەردەوامە بن سەرکەوتوو بن دەستەکانە خۆشە کاگەڵمەجان فەرموو جەنابی شخۆ بناسین ئەم کاتەوە کاتێکتان باش من هەڵمەت هۆشیار لەدایک بووی چەمچەماڵ بڕوانامەی دیبلۆم لە ڕۆژنامەوانی هەیە و بکالۆرسم لە پەیوەندی گشتەکان و ڕاگەاندن هەیە ماوەی 20 ساڵ زیاتر لە بواری ڕاگەاندن و ڕۆژنامەوانیە کارم کردووە پێشکەشکاری دەیان بەرنامەی ڕەخنەی و بەرنامەی کۆمەڵایەتی بووم لە کەناڵەکانی تەلەڤیزۆن هەروەها نووسەر و چەندین وتاری ڕۆژنامەوانی و راپۆرتم لە هەر لە هەمان بواری کۆمەڵایەتی و ڕێخستنی کۆمەلگا و ئەو بابەتانە نووسیوە خاوەنی هەشت کتێبی چاپکراوم ئامانجی ئێمەش ئەوەیە کە بتوانین توانەسازی لە تاکی کووردا بکەین بتوانین کە کۆمەلگای ئێمە بەرەو کۆمەلگایەکی ئارام بڕوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی پێکاتە کۆمەڵایەتەکانەوە ئومێدمان ئەوەیە کە بتوانین بەشدار بین لەو مێژوە نوێی کە بە ئومێدین کە لە پاش 20دا لەسەر دەستێشێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێخستنەوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان تۆمارەکرێ ئێمەش بەشێک بین لەو مێژووە دەنگێکی دلێر بین لە ناو پەرلەمان تاوەکو بتوانین ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکەینەوە من کاندیدم لەسەر لیستی 129 شێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 7 دەستخۆش کاگەڵمەت بڵێ بینەران و ئێمە و ئامادەبوانیش کاندیدەکانمان ناسی و بیر و بۆچوون و ینی مەودای کارکردنیان لە داهاتوە لە پەرلەمانی کوردستان تا ڕادێک پێمان ئاشنا بوو سەرەتا پێش ئامادەبوان من پرسیارێکم هەیە لە بەڕێز کاندیدەکانی یەکەم ئەوان لە ماوەی 5 خولێک بۆ 6 خولەکە ینی وەڵامی و پرسیاری منەدەنەوە دواتر دەچینە لای بەشداربووان مایک ئازاد ئەوان هەرچ پرسیارێکیان بێتوان بیکەن پرسیارەکەی من بۆ ئێوەی بەڕێزەوەیە ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی قسەکردن لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ینی بە چ شێوەیەک پرەنسیپەکانی دیموکراسی بەهێز دەکات یاخود تێدەدا مامۆستازانە حەزەکەم سەرەتا لە جەنابەوە دەست پێ بکەم لە ماوەی 5 خولێک ئەتوانی تۆ بیر و بۆچوون لە کاتی بانگەشەی هەڵبژاردن تاوان ئێمە زین ینی هەموو ڕاگەیاندنەکان ینی پرۆسەی بانگەشەکەن ئەوانی ڕاگەیانی حیزبی و ینی ناحیزبیش بەڵام بە شێوەیەکی گشتی تۆ توانی قسە بکەیت لەسەر بابەتەکە بۆی من لە سیاقی پرسیارەکەی بەڕێزت لانەدەم بانگەشە خۆی ناوەکەی بەخۆیەوە دیارە تۆ لە ماوەیەکی دیاریکراوی یاساییە کار بۆەوە کرێکە کاندیدەکان حزبەکان لیستەکان بەرنامە و نەهجی خۆیان پێشکەش بە گەل بکەن پێشکەش بە خەڵک بکەن بۆی
ئەوان لە ڕێگەی ئەو بەرنامە و ناجەوە بتوانن دەنجیان پێ بدەن ئەوە خۆی بەشێکەلەوە و ئەعلام ڕۆڵێکی گەورە ئەبینی لە بانگەشی هەڵبژاردنەوە ئەعلام ڕۆڵێکی دیار و بەرچاوی هەیە گومان لەوەدانە بۆ مەسەلەی پرانسیپی دموکراسی تا ئەو شوێنەیە کە تۆ دوو ڕێگا هەیە لە وڵاتە پێشکەوتوەکانە ئەتوانێت بە زمانێکی ئارامتر مەسەلەن ڕەخنە لە هەندێک شتەگرن لەبەرەوەی زۆر لە زۆر ڕۆ لە پێشێمە و متەکاملترن بەڵام ئێمە لەبەرەوەی کەم و کورتیمان زۆر زۆرە کێشە و گرفتمان زۆر زۆرە و لایەنی دەوڵەتداریمان نەبووە یان بڵێن چوارچێوەیەکی حکومەتداری و دەوڵەتداریمان نەبووە دەسەڵاتداریمان هەبووە بۆیە تا ئەو شوێنەی کە تۆ ئەتوانی بە بەرامبەرەکەت بڵێ تا ئەوێ غەڵەتی تا ئەوێ هەڵی تا ئەوێ زوڵمت کرد ئەمە پێم وایە هێشتا ئارامیە لەبەرەوەی بتۆ بە قەڵەم پێڵەی بەدەم پێڵەی بە مایک پێڵەی چەک پێی ناڵێ و لە بەرامبەریشا پێڵەی کە من ڕوئیان چیە بۆ داهاتوو بۆ مانای نییە کە تۆ هەموو سەرکەوتنی خۆت لەوەدا ببینی تۆ کە بەرامبەرەکەت لاوازە کەواتە تۆ ئەتێ شتێک لەو بەهێزتر بی بەڵام هیچت پێ نییە بۆ میلەتە هیچ پێ نییە بۆ خەڵکە ڕوئیات نییە ویژنت نییە بەڵام تۆ بێ بڵێ تۆ هەڵت کرد ببرە دەستم بۆ بەتاڵاییەکە ئینشاڵڵا کامێرەی لەسەر نییە تۆ هەڵت کرد وە غەڵەت بووی بەمانای ئەوە من بێویژدانی بکەم زۆڵمت لێ بکەم بەڵام 1 2 3 4 پوینت مەسەلەن ئێستا لە حکومڕانی هەرێمی کوردستاندا دەیان و سەدان گەنجی لەو شێ و هەزاران لە بینەرەکانمان زانکۆ تەواوەکە دانامەزرێ پەیمانگە تەواوەکە دانامەزرێ مەسەلەن خوێنکارە لە چارەنووسی خۆی دڵنیانە فەزایەک دروست نەکراوە کە کەسێک پۆلی 12 ئامادەی تەواوەکە بزانێ لەکوێ خۆیە بینێتەوە خواست و ویستەکانی تۆ بێ پێی بڵێ لەو شوێنە خزمەت گوزاریەکانە فەرق و جیاوازێکی گەورەت کردووە ئەو سلێمانیە نازدارە ئەو هەڵەبجە نازدارە ئەو گەرمیانە نازدارە ئەو چەمچەماڵە ئەو ڕاپەڕینە دەستت لە قورجی ناوە نەتیێشتۆ جەزرەوەسەتەکانیشی ئاوی بۆ بێ بەڵێ بێ ڕەخنت لێ بگرم بەڵێ بێ پێ بڵێم ستۆپ بەڵێ بێ پێ بڵێم کۆتایت پێێنم ئەمە زمانێکی پێم وانە بەڵام قسەکە ئەوەیە ینی فراوان بوون یاخود زیادە ڕۆیی لەم بابەتی ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕینە بڵین کاریگەری ئەبێت بۆ سەریانی پرەنسیپەکانی دیموکراسی کە زۆر جار تێشێدا بەڕاستی پرەنسیپی دیموکراسی بۆ خزمەتی خەڵکە لە چوارچێوەیەکە کە خەڵک هەناسەیەکی ئازاد هەڵبژێ کە من هەناسەی ئازاد هەڵەمژم بەو مانانی هەناسەکە بەس بێ قسەکردنەکەشم ڕەخنەگرتنەکەشم و کردارەکەشم ئەبێ بە دوایە ئازاد بێ لێرە ئەوەیە بەڵام دوایژە بێ پێتان بڵێن بەڕێزان ئەبێ دەرفەتی وەکیەک هەبێ بۆ دامەزراندن بەڕێزان ئەبێ پۆلی دوانزەیە کە دەرەچێ لە زانکۆیە بتوانێ نەک خۆی بۆ نمونە حەزی لە هەندەسەی کارەبایە لە دەرمانسازی ناوی هاتۆتۆ تا بێتە گرەیەکی دەرونی لەگەڵیان بە شوێنەکەش تایبەت بێ بڵێن ئەمە ڕوئیای ئێمە ئەمە ویژنی ئێمە ئەمە هەردوو چێتێتەوە خزمەتی پرۆسی دموکراسی و ئازادی ڕادەربڕین بەڵام کەواتەم ئازادی ڕادەربڕینە گرنگە لە پرۆسی هەڵبژاردن و بانگەشەکانی هەڵبژاردندا بێگومان بۆ ئێمە بەیەکتر بڵین تۆ لێرەیە هەڵەبووی تۆ لێرەیە غەدرت لە میلەتەکەت کرد غەدرت لە خاک و خەڵکەکەت کرد ئەوە ئەمە هیچ دلادانێکی لە ئیتیکی ڕۆژنامەوانی یان لە پرەنسیپی دموکراسی تێدا نییە بەڵام بەس ئەوە بەس نییە بۆ ئەوی متەکامل بێ پێویستیت بەوە هەیە کە تۆ ڕوئیای خۆشت بڵێ من چی بەو گەنجانە بڵێم ئێستا ڕەنگە پرسیار لە من کەم بڵێ تۆ هەر ڕەخنە ئەگرینە خێر ڕەخنە ناگرم ڕوئیامانەیە ویژنمانەیە بۆ داهاتوو بەڵام دکتۆر تۆ پێ بڵێم خراپیەک هەیە هەڵسەنگاندن چییە بۆ ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و ئازادی قسەکردن بەڕاستی دەبێت زۆر بە ڕاشکاوی پێت بڵێم تا ڕادەیەک لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسا هەبووە بەڵام یاساکان متەکامل نین تەواو نین یان لە چوارچێوەی پرۆژە یاسایان لە چوارچێوەی هەوڵن یاسای بەدەستێنانی زانیاری هەیە یاسای تر هەیە بەڵام وەک پێویست نین بەڵام واقعیشە کە لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لە سەردەمی کابینەی نۆ بە سەرۆکایەتی مەسرور بارزانی ڕۆژنامە دەستخرا قوڵجی ڕۆژنامە نووسەوە ئێستا کەسێکی وەکو شێروانی لەسەرەوەی تاپڕی هەڵگرتووە 5 ساڵە لە زیندانە گۆهدار شوان کۆمەڵێک لەوانە خرانە کونجی زیندانەوە تۆمەتیان بۆ هەڵبەسترا ئەمە هەر ئەوان نەبوو لەگەڵ شێروانیە لەگەڵ دەستگیرکردنی هەر ڕۆژنامە نووسێکا بەناحەق لەگەڵ تۆمەت بەخشین بۆ هەر ڕۆژنامە نووسێک بەناحەق کاگاوڕێ ئەمە پەیامە بۆ تۆ بۆ هەموو ڕۆژنامە نووسانەی دیکە هەیە ڕۆژێک دێ تۆشە خەمە سزنەوە بە تۆمەتێک ڕۆژێک دێ بوختانێکت بۆ کەم تۆشە خەمە سزنەوە پێتەڵێ بۆ یاڵێ قسەمەکە بێدەنگ بە ئەوە مەبەستەکەیەتی بەڵام نەخێر دەنجی زوڵات زۆر زۆرە دەنجی ئازاد زۆر زۆرە سوپاس بۆ خوای گەورە لە
سروشتێتی سلێمانیە لەگەڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕابەرایەتیەکەی سەرۆک مامزەلال بە بەردی بناغەیەکی داناوە هیچ کەس زاتی ئەوە ناکە لەو دەبەرانەی کە سێبەر یەکێتی نیشتیمانی کوردستانی بەسەرەوەیە باسی ئەوە بکا کە ڕۆژنامەنووسێک بوختانی بۆ دروستەکرێ یان ئازادی ڕۆژنامەنووسگەری کەمەکرێتەوە یان سنووری بۆ داهاندرێ ئەوە تا ئەبینی کە لە پارچی ئازادی لە جوابدانەوەی ڕۆمانەکەی خوا لێ خۆشبوو محەممەد مکری سەگوەر کەوتی ئەو بە قەڵەم نووسێتیۆش بە قەڵەم جوابی بدەنەوە دوایی هاتە پارچی ئازادی ڤیددیۆکام و بە ڕێزان و بینەران بینی ویانەوتی ئێمە سەکۆیەک دروستەکەین لە پارچی ئازادی هەموو کەسێک دەتوانێت ڕخنە لە ئێمە بگرێت پێشتر لەمنەوە دەست پێ بکەن ئەمە بەردی بناغەکانیەتی و دوازار لە چەند ڕۆژانەی ڕابردوو کاقوبات وەکو میراتێکی گەورەی سەرۆک مامزەلال مۆنۆمنتی شەهیدانی ڕۆژنامەنووسی لە هەموو عراقا لە پارچی ئازادی سلێمانی کردەوە پێمانەڵێ کە من بەداخم بۆ شەهیدەکان و نابێ خەڵکی دیکە شەهید بێ لەسەر قسە لەسەر نووسین لەسەر ڕەخنە ئەمە ئاشکرایە جیاوازیەکە هەموو کەس هەستی پێەکە کە بە تایبەتی مەسەلەن لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە بیرتانە لەکوێی دنیا هەبووە لەکوێی مرۆڤایەتیە لەکوێی دموکراسیە هێشتا کەسێک تۆمەتبارە لە زیندانە لە سزنە لە سەرۆکی حکوومەتە پرسن لە بەردەم کۆمەڵێک مایکە ئاڵەمانە جاسووس بوون پێش محکەمە ئەو ئەڵێ جاسووس بوون ئەم ئەو کارەساتەیە کە بەرامبەر فەزای ئازادی بیرۆڕا فەزای ڕۆژنامەگەری و دوجار زەربەیەکی گەورە و کوشندەی لە فەزای دموکراسی بۆیە لەو ڕۆژەوە ئەڵێن کۆتای پێهێنی دەست خۆش دکتۆر گیان سپاس دەکەم بەڵێ کاک سەرکۆ ئازاد جەنابی شەتوانی بە کۆمنتی خۆت وەڵامی پرسیارەکەی من بیت بەڵێ لە حقیقەتە ئەگەر باسی بانگەشەی هەڵبژاردن بکەین چۆن دیموکراسییان ئەوەی کە پێیوەسە بۆ لە حقیقەتە لە هەرێمی کوردستانە دوو جۆر ئازادی ڕادەربڕین هەیە یەکێک لەو جۆرەی کە کێشەکەمان ئێمە دامەزراوەکانمانە ئەساسەتەکە دامەزراوەکانە ئەگەر ئێمە دامەزراوەیەکی یاسایی حکوومەتی کە ئەو پەیوەست بێ بەوەی کە بێلایەن بێت هەمان بواە و هەموو شێوازەکان بەو یاسایانەی کە هەیە لە ناو پەرلەمانی کوردستان و ئەو ڕێنمایانەی کە بۆ بانگەشەی هەڵبژاردن دانرێ ئەتوانرا بە شێوازێکی زۆر دادپەروەرانەوە بە دیموکراسیانەوە بەبێ ئەوەی کە هیچ ئەوەی سنووری ئازادی کەسی کە تێنەپەڕێنین ئەمانتوانی بە شێوازێکی زۆر باش بانگەشەی هەڵبژاردن بکەین و بە شێوازێک بچێتە خزمەتی بواری دیموکراسیەوە بچێتە خزمەتی بواری دیموکراسیەوە بتوانین هەموو ئەو کاندیدانەیە لیستەکان لە ڕێگەی میدیاکانەوە بەرنامە و کاری خۆی بوو پرۆژەی ئایندەی بۆ 4 ساڵی ئایندەی خۆی بخاتە گەڕ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم لیستی 129 بۆ ئەم بانگەشە هەڵبژاردنە کاری لەسەرەکە ئەوەیە کە ئاڵێ کۆتایی پێێنین کۆتایی بەوای هێنین ئێمە کێشەمانەیە سەرۆکی حکوومەت خۆی جێگرەکەی کە جیاوازن بیرکردنەوەیان زۆر زۆر جیاوازە ڕوانینیان بۆ ڕۆژنامەنووسان و ئەدای کارکردنیان جیاوازە باسی وێمان کرد کە ئەوەندەی لە بواری دیموکراسی و ڕۆژنامەوانیە جێگری سەرۆکی حکوومەت ئەوێت زۆرترین ڕەخنا و کەمترین جواب بێت و هیچ شتێک کاردانەوەیکی نییە ئەگەر بینیمان لەم ماوانەی ڕابردووە لەسەر شتێکی یاسایی بۆ ڕۆژنامەنووسێکی رابوو زۆر بە داوای جێگری سەرۆکی حکوومەت نەیهێش 12 کاتژمێر تێپەڕێ بەڵام ئێمە بینین وتەبێژی سەرۆکی حکوومەت میدیای فەرمانگەی میدیای زانیاری حکوومەت یاریمی کوردستان تەسەورەکەن جێگرەکەی پیجی سێبەر بەڕێوە بات یعنی بەم عقلێتەوە چۆن نتوانێت دیموکراسی و ئازادی بەڕێوە بەرێت باشە ئەم جیاوازیە لە بێ ئازادی بیر و ڕاو ڕادەربڕین و ینی جۆرەکانی دیموکراسی کە بانگەشەی بۆکەین لەم دوو ناوچەیە دیموکراسی و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان ناخاتە ژێر پرسیارە بۆ خۆی بە دڵنیاییەوە لەژێر پرسیارێکی زۆر زۆر گەورەیە من باسی واکەم کە وتەبێژی سەرۆکی راپۆرتە نێودەوڵەتیەکانی ژێ هەمیشە ڕەخناگرێت لە هەرێمی کوردستان سپاس دەکەم ئەگەر جەناب سەیری بکەیت ئێمە وتەبێژی سەرۆکی حکوومەت کە دێتە کە زمانە کاتەوە شەڕێکی کۆمەڵایەتی و سیاسی ئاگرێکی شەڕ و نابوتیە خاتە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە ئەی خاتە ناو بازاری سیاسی و وابێتە هۆیەوەی کە شەڕێکی لایەنەکان دروستە بێ و ئاگرێکی هەموو کاتێک کە قساکە دەرخەریەوەیە کە ئەمە پامێکی ناخۆش پامێکی خراپ پامێکە بۆ بریندارکردن و تونڕەویە بەرامبەر بە حیزبەکان و کەسایەتە دیارەکان لەناو پارتی ئەوەی کە
دەستی بەسەر ئەم حکومڕانیا گرتووە بە تایبەتی دامەزراوە فەرمیەکان ئێمە بەهۆی ئەو زۆرینە مزەیەفەی کە لە ناو پەرلەمانی کوردستانە بوو 45 کورسی و 11 کورسی بووکەشوشەکانی دەستی پارتیمان هەبوو یەک کورسی دوکانە بچووکەکەی دەستی بارزانیمان هەبوو بۆ ئەوەی کە هەرشت هەموو ئەو دامەزراوە فەرمیانی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان یا نیزامی سیاسی هەرێمی کوردستانە هەبوو دەستی بەسەراگرت بوو جەناب دەبینی ئەنجومەنی دادوەری یان دەسەڵاتی دادوەری لەژێر پرسیارێکی گەورەیە هەموو هەر کاتێک بێوێت سەرۆکی حکوومەت ئەیجوڵێنێت کەیسەکانە جوڵێنێت چۆنی بوێت چۆن کاکزانە باسی کرد پێشەوەی دادگا بڕیار بە پێشەوە لە ڕێنمایەکە تەوجیهەکە لە سەرۆکی حکوومەتەوە وەرەگرێت و یاساکەشی بەسەر ئەچەسپێنێ ئەمە ڕوئایەکە کە دەستی بەسەرا گرتووە بە هەموو فەرمانگەکانیەوە بە هەموو پنتە میدیایە فەرمیە دامەزراوەکانەوە کە مامەڵاکە لەگەڵ کۆنسوڵیەتە لەگەڵ دامەزراوە فەرمیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوانەی کە راپۆرتە دەن بە ڕێکخراوە نێودەوڵەتەکان بەو شێواز و عەقڵەت و بیرکردنەوەکەن کە سەرۆکی حکوومەت و ئەو عەقڵیەتە پۆپۆلیستیە یعنی پۆلیسیی کە هەیەی بەرامبەر بە هەموو شتێک وایەوێت وەکو ئەمیر بێ وەکەوەی کە لە وڵاتێکی دیکتاتۆریە کەس نتوانێت ڕەخنی لێ بگرێ ئەمە نەزانی پشتیوانی چیەکەن کاگاوڕێ پارتی دموکراتی کوردستان لە ڕێگەی دامەزراوە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بانگەشەی واکەن ئەبێت ئەگەر جەناب و سەیریکەین لە زۆنی دوهۆک هەولێرە هیچ ئازادیەکی نێشتۆتەوە ئەی بینیت کە خەڵکێک ئەگەر ڕەخناگرێت یەکسەرە هێنن سەر تەلەڤیزیۆن بە زەخت بە فشار ڕادیۆبوونێک قەرزارە یعنی زەختێکی دەرونیە خەنە سەر زەختێکی ئیتر بە هەر شێوازێک لە شێوازەکان فشارە خەنە سەری ئەبینین هیچ میدیایەک لەناو لە ژێر دەسەڵاتی پارتیا لە هەولێر و لە دووەکە ناتوان بە ئازادانە قسە بکەن و لە ڕێی ئەو پارانەی کە لە داهاتی ناوخۆیی و لە نەوتیوە دەستیانەکەوێت دامەزراوەیەکی میدیایی گەورە و گەورەیان دروست کردووە ئەوەی ئەوانەیانوێت بەم شێوازەیانوێت دەرخواردی هاوڵاتیانی بن لە بەرامبەر پشتیوانی ئەو میدیا ئازاداناکەن کە ئەیانوێت لە ئەو فەزایی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەتی جەنابی مام جەلال و چۆنەڵێ ژینگەی خەڵکی سلێمانی هەیەی کە ئازادیەکی تەواو هەیە لە بواری قسەکردن و ڕادەربڕینە ئەیانوێت ئەمە لەم شێوازەوە ئازادیەکە ڕادەربڕین هەبێت بەو شێوازە بێت لە سلێمانی هەبێت بۆ دەسەڵاتدارانی سلێمانی بۆ یەکێتی ئەگەر جەناب و سەیری بکەی لە هەولێرەوە لەو پەیج و یعنی معقول نییە سەرۆکی حکوومەت ئێستا سەرپەرشتی 2500 پەیجەکات کە هێمن لەهۆنی کە سەرپەرشتیاری کارەکانێتی لە کۆمنت لە لایک لە پەیجەکان لە نووسین بۆ ناشرینکردنی کەسایەتیە دیارەکان بۆ ژنە ئازا و ئازادەکانمان بۆ ئەو کەسانەی کە ڕوئیا و ڕەئی جیاوازیان هەیە ئەمە چۆن نتوانین خزمەتی دیموکراسی بکە ئەمان پێش بانگەشەی بژاردن ئەم کاران ناکەن بۆیە لە حەقیقەتە بە یەک شت چارەسەرە بێ بەوەیە کە ئەو زۆرینە مزەیەفەی پارتی دیموکراتی کوردستان هەیەی کۆتایی پێبێ و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بەرزانی بەبێ ئۆکەی یەکێتی جارێکی کە بەپێی ئەو مەرجانەی کە یەکێتی بۆی دانا لە کابینەکە بە هیچ شێوەیەک نابێ پۆستی سەرۆکی حکوومەت وەربگرێتەوە و ئەمەش پێیوەسە بەوەی هەموو ڕۆژنامەنووسان ئازادی خوازان ئەوانەی باوەڕیان بە ئازادی هەیە بە دیموکراسی هەیە باوەڕیان بەوە هەیە پێویستەکان نەفەسی ئازادی لە هەرێمی کوردستان تەنها لە سلێمانی نەبێ بگوازرێتەوە بۆ دووەک و بۆ هەولێر ئەبێ خەڵکی کوردستان دەنگ با بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی ئەم جەبەڕوت و دیکتاتۆری کە دروستی کردووە نەمێنێ و ئەم پەڵەڕەشەی بەسەر ئاسمانی دیموکراسی هەرێمی کوردستانیوێ نەمێنێت و بێتە ئاسمانێکی ساماڵی دیموکراسی بۆ هەموو کوردستان دەست خۆش کاک سەرکۆجیان سپاس دەکەین خات و هەناشوان فەرموو جەناب دووبارە سڵاوتان لێبێ ئێمە ئەگەر سەیری لۆگۆکەمان بکەن لەسەری نووسراوە دیموکراسی مافی مرۆڤ ئاشتی کەواتە ئەمە تێزی بیرکردنەوەی ئێمەیە ئەمە ڕوئیا و ئایندەبینی ئێمەیە بۆ هەموو بابەتەکان نەک هەر کاری ڕۆژنامەوانی بۆ هەموو زەمینەکانی کە تاکەکانمان لە کۆمەلگامانوێ خزمەتیان پێ بکەین لەم ژیانە بۆیە ئەبینین کە مەسلەی ئازادی ڕادەربڕین یەکێکە لە بنەما سەرەکیەکانی خۆتان نەزانن دیموکراسی و مافی مرۆڤ و ئاشتی هەر بۆیە ئازادی ڕادەربڕین گرنگیەکی تایبەتی پێدراوە لەم هەرێمەی ئێمەیە بە تایبەتی لەم ناوچەی ئێمەیە فەرق و جیاوازێکی زۆر هەیە دواتر بەوردی یەمەسەری بەڵام ئەوەی کە لە ئێستەیە هەیە جۆرێک لە ئازادیەکی تا ڕادەیەک ڕەهایە بۆ ئەوەی کە ڕۆژنامەنووسان بتوانن کاری ڕۆژنامەوانی خۆیان بکەن
چونکە ڕۆژنامە نووسان لە ڕۆیای یەکێتیە گەیانەرانی حەقیقەتن واتە پەیامنێرن کە ئەوترێ پەیامنێر ئەو پەیامەی کە ئەینێرێت چییە حەقیقەتە واتە ڕنگدانەوەی حەقیقەتە لە ناو کەناڵە میدیاییەکانە بۆ ئەمەش زەمینە سازی تەواو کراوە یاسای بەرکار هەیە ئەگەرچی لە شوێنە جیاوازەکانە ئەو یاسایە بە دژ بە ڕۆژنامە نووسان بەکار ئەهێنرێتەوە بەڵام یەکێتی هەمیشە پێشەنگ بۆ لەوەی کە یاسای تایبەت بە پاراستنی مافی ڕۆژنامە نووسان یاسای تایبەت بە پاراستنی مافەکان یاخود داکۆکیکردن لە مافەکانی ژنانی ڕۆژنامە نووس بە تایبەتی هەموو ئەو تەرح و تێز و نوێیانەی کە تایبەتن بەکاری ڕۆژنامەوانی لەم ناوچەیەوە دەرچووە لەم ناوچەیەوە گفتوگۆی لەسەر کراوە ئەمەوێ یەک تۆز بتان بەمەوە چەند مانگێک لەمەوە پێش پرۆژە یاسایەک هەوڵدرا باسی لێەوە بکرێت و خولی پێشووی پەرلەمانیش قسە لەسەر ئەوە کرابوو کە تەڕح بکرێت لە پرۆژە یاساکەیە باسی ڕێخستنی میدیای ئەلکترۆنی کرابوو لەو پرۆژە یاسایە کە ئەگەر ببوایەتە کارێکی جدی کە هەرچەنە لە سلێمانی و دەوروبەری بە تەواوەتی ڕەت کرایەوە لەبەرەوەی ئەمانزانی کە ئەمە لە هەولێرەوە هاتووە و تەورید کراوە بە ناو کۆمەڵگای ئێمە لەم پرۆژە یاسایە ئەگەر من و هاوڕێیەکی شەم لە چوارچێوەی گروپێکە لە سوشیال میدیایە کە بە یەکەوە این گروپەکانمان ئەگەر کۆمنتێکم لەسەر کارێکی حکوومەت بنووسایە بموتایە ئەو چاڵانەی ئەو شەقامە زۆرە یا ئەو شوێنە وایە ئەیتوانی سکرینشوتی کۆمنتەکەم کاوبی بە سکاڵام لەسەر تۆمار بکە کەواتە یاسایەکە لە نێوان سانسۆر و ئازادی ڕادەربڕینا سانسۆرەکەی هەڵبژاردووە ئێمە هەموو ئەو کارانە ڕەتەکەینەوە زۆر بە وردی لەوە ئەڕوانین کە پلانی بەرامبەرمان چۆنە بۆ هەڵتەکاندنی زەمینەی ئازادی و ئازادی ڕادەربڕین بۆ ئێمە نازانین کە کەناڵی زەبەلاح دروست کراوە و پارەی زۆری خراوەتە بەردەم بۆی ڕۆژنامە نووسەکانی ئێمە بەرێتە لای خۆی بۆ ئێمە نازانین چەندین ڕۆژنامە نووسی ئازای ئێمە هەیە کە بە هەر فشارێک بێ بە هەر هەڕەشەیەک بێ لەژێر هەر فشارێکا بێ براوەتە کەناڵەکان و کەناڵەکانی خۆیانی پێبەڕێوە بن ئێمە هەموو ئەوانە ئەزانین بۆیە ئەم بارودۆخە ئەبێ بگۆڕێ ئەم بارودۆخە ئەگۆڕین ئێمە لە سلێمانی و دەوروبەری دەرچێت لەژێر دەسەڵاتی یەکێتی دەرچی ناتوانانی ئازادانە بنووسی ناتوانانی ئازادی ڕای خۆت بە کۆمنتێک دەربڕی کەواتە ئێمە پێویستمان بەم گۆڕانکاریە هەیە ئێمە ئەبێ هەنگاو بنین بۆ ئەم گۆڕانکاریانە ئێمە ئەبێ ئەم زەمینەی کە هەمانە وەک مێرگێکی سەوز وایە کۆمەڵێک مینی تیاچێنرا و ڕۆژانە ئەیانێ پێمانە بتەقێنەوە ئەبێ ئێمە ئەم مێرگە سەوزتر فراوانتر و ئاسوودەتر بکەین بۆ ئەوەی کاری خۆمانی تیا بکەین ژنان بتوانن ئازایانە و ئازادانە کاری خۆیان بکەن لە مۆنومنتی پارێزەرانی حەقیقەت کە بەم دوایانە وەک هاوکارم باسی کرد ئیفتیتاحی کرد لە پارکی ئازادی لە ساڵی 2024 زانن چەند ناوی لەسەرا دوو ناوی لەسەرا ئەو دوو ناوە چێن ناوی ئەو دوو خانمەن کە بە دەستی نەیاران و دەستی ئەو کەسانەی کە خیانەت لە میلەتاکەن بە درۆن لیاندراو لەسەر ڕێگەی سەی سادق هەپڕون بە هەپڕون کران کەواتە ئێمە کۆمەڵێک گوتار هەیە کۆمەڵێک پێوەەر هەیە کۆمەڵێک مؤشر هەیە بۆ ئەوەی کە ئەم زەمینەی لای ئێمە هەیە ئەم زەمینەیە ئەگەر پارێزگاری لێ نەکەین بەرتەسکەکرێتەوە ئەگەر پارێزگاری لێ نەکەین و فراوانتری نەکەین ئەو بەرتەسک و بەرتەسکترەکرێتەوە و نەوەکانی ئایندە ناتوانن ئازادانە ڕای خۆیان دەربڕن ناتوانن باس لە خەمەکانیان بکەن ناتوانن باس لە کێشەکانیان بکەن لەبەرەوە بێ هەمومان بەیەکەوە ئەم مێرگە ئێمە لە پەرلەمان بینیانە بین ئەم مێرگە بێ فراوانتر و فراوانتر بکرێ ئەم مینانە ئەبێ بۆ کەسانەیە بتەقێتەوانەیە کە خۆیان چاندویانە بەرامبەر ئێمە سەرکەوتوو بن هەمومان بەیەکەوە بەرەو پەرلەمانە ڕۆین دەستەکانە خۆش خاتوانە شوان کاگەڵمەجیان فەرموو جەنابی شتوانی بیر و بۆچوونی خۆت وڵێ ئەوەی کە پەیوەندی بە بابەتی دیموکراسی و ئازادی ڕادەربڕینەوە من بە جۆرێکی بینم بەر لەو ئێمە بین قسە لەسەر ئەو بکەین ئەبێ بین هەرێمی کوردستان چۆن ئێستا بۆتە خەڵک وەکو دوو زۆن لەی ئەڕوانێ ئەبێ بین لەم تێڕوانینەوە لەم دنیابینیەوە تەماشای ئەوەکەین بین خوێندنەوە بکەین بۆ ئازادی و دیموکراسی لە سنووری سلێمانی و سنووری ژێردەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە بە زۆنی سەود ناسراوە لەگەڵ خوێندنەوە و بۆچوونمان هەبێ لەسەر ئەوەی کە لە ژێردەسەڵاتی زۆنی زەردایە من پێم وایە لە یەکێتی لە بنیادی خۆیەوە وا دروست بووە لە بنیادی خۆیەوە دروست بووە ئەوێت ئازادی و دیموکراسی وەکو ئەوەی هەیە وەکو ئەو تێزەی کە لە دنیاە کاری پێکرد لە دنیاە باوە کاری لەسەرەکری وەکو ئەوە بگاتە هاوڵاتیان وەکو هاوڵاتیان و ڕۆژنامەوانان و میدیاکاران لەسەر ئەساسی تێزە بنەڕەتیەکە کاری لەسەر بکەن بەڵام لە دیوی ئەو دیەوەی کە پێڵن زۆنی زەرد ئەوان ئەیانەوێ ئازادی و دیموکراسی وەکو ئەوەی کە خۆیان لێ ئەڕوانن کاری لەسەر بکە ڕۆژنامەوان وەکو ئەوەی کە ئەوان مەبەستیانە کاری لەسەر بکرێ یەکێ لە مەترسیەکان ئەوەی کە لە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە بابەتی ئازادی ڕۆژنامەوانیە لە بابەتی دیموکراسیە ئەوەیە کە
حکوومەتی ئەم کابینەی کاربەڕێکرد کە لە ئێستا وجودی هەیە ئەم کابینە ئەوێت بەرتەسکردنەوەی ئازادی بە دامەزراوەیی بکات لە ڕێگەی دادگاوە بابەتەکە بەرتەسک بکات هەر کەیسێکی دادگاییکردنی ڕۆژنامەوان یاخود دەست بە سەراگرتنی ڕۆژنامەوان هەبوو بێ لە سنووری سلێمانی و لە ناوچەی زۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کەیسێکی میدیایی مامەڵی لەگەڵا کراوە دادگاکان وەکو بابەتە میدیایەکە وەکەوەی ئایا تەشیری کردووە ئایا بە جۆرێ لە جۆرەکان زیادەڕۆیی کردووە لە پێدانی زانیاری لە هەر بابەتێ لەو بابەتانی کە ئەچێتە چوارچێوەی تەشیر و ناوزڕاندنەوە وەکو ئەوە مامەڵی لەگەڵا کراوە بەڵام بە پێچەوانەوە لە وەکو ئەوەی کاکزانا باسی کرد سەرۆکی حکوومەت خۆی دێتە جواب لەسەرەوەی لە بری بڵێ ئەمە ڕۆژنامە نووسێک دوابزانم کەیسانە تا ڕادێک لە سلێمانی کەمترین بوونی هەیە ئەگەر هەبوو بێ کە من ئەگەر یەکەم بۆ دانا کاکاڕێمە بەسەکەر ینی ئەگەر لە حاڵەتی زۆر دەگمەنایە بەڵام لە سنووری هەولێر و لە چوال باڵێن نەکسن وەکو هەولێر وەکو ناونا وەکو سنووری دەسەڵاتی پارتی سەرۆکی حکوومەت خۆی تەداخولەکە لە زیندانیکردنی ڕۆژنامەوانان خۆی دێ لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئەڵێ ئەوە ڕۆژنامەوان نییە بەڵکو ئەوە جاسووسە ئەمە یەشێکە لە گەورەتی مەترسیەکان کە ڕوبەڕووی ئازادی ڕۆژنامەگەری و دیموکراسی بێتەوە لە هەرێمی کوردستان ئەوان دێن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دێن لە چاوی موەسسەسەکەەوە وەکو دەوڵەت تەماشا لە ڕوتی ڕۆژنامەگەری و لە ڕوتی ئازادیەکە لە هەرێمی کوردستان بۆیە هەمیشە علامەتێکی پرسیاری گەورە لەسەر ئازادیەکان هەیە لە هەرێمی کوردستان بیریشمان نەچێ ینی زۆر جا لەلایەن دۆستەکانمان بێگانەکان ینی ئاگادار کراوینەتەوە و پێشمان وتراوە بەڵام زۆر جار بە قسەمان نەکردون بۆیە هۆکارێکی شد ئەمەیە ئێمە وەکو مەترسیەک ئەیبینین ئەمەیە کە ئێمە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین ئەم ئازادیەی کە هەیە ئەو دیموکراسی کەیشێتی بانگەشەی بۆ ئەکات و کردوێتێ دروشمی بنەڕەتی خۆی لە دیموکراسی و لە ئازادی ئەوەی ئێمە بێت بە دامەزراوەیی بکەین ئەوەیە کە ئێمە ئەو ڕێڕەوی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی و ئەوەی کە دروشمەی کە هەڵمان بژاردۆ کۆتایی پێدەهێنین ئەوەیە ئەمانەوێ جیاوازی نەبێت لە نێوان ناوچەکانە جیاوازی نەبێت لە نێوان شارەکانە ئەو ئازادی کە ئێمە لێرە هەمانە ڕۆژنامەوانان هەیەە ئەو دیموکراسەتی کە لێرە هەیە ئەو لانکەی سەرهەڵدانی ڕۆژنامەگەری ئازاد لە سنووری سلێمانی و کە سەری هەڵداوە بیگوازینەوە بەرەو هەولێر پێشکەش بە هەولێری بکەین بۆیە ئێمە ئومێدەوارین کە هاوڵاتیان متمانەی ئەوەمان پێ بکەنەوە کە بەڵێ ئێمە ئەمانەوێ ڕێڕەوی حکومڕانی بگۆڕین لە هەرێمی کوردستان ئەمانەوێ هەناسەی ئازادی کە لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە تا ئێستا هەبوو ئاراستەی هەموو ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی جارێکی تر خەڵک لەسەر بیر و ڕای ئازاد زیندانی نەکرێ نەکوژرێت ماڵوێران نەکرێ و دەربەدەر دەستەکانە خۆش کاگەڵمەند سوپاس بیرۆچوونی کاندیدەکانمان جۆ لێبوو و ئێستا دێمە لای ئێوە مایک ئازادە هەر پرسیارێکە لاتان گەڵاڵە بووە توان ناڕاستی کاندیدەکانی بکەن فەرمون نای خۆ بڵێ و پرسیارەکە ڕەوەند یوسف پرسیارەکەم بۆ کاک سەرکۆیە فەرمون کاک سەرکۆ میدیا چۆن دەتوانێت لە کاتی هەڵبژاردنەکاندا ڕووماڵێکی دادپەروەرانە بکات دەست خۆش معقولە کاکسەکە وەڵام بەرەوە میدیا چۆن دەتوانێت وەڕاستی ڕووماڵێکی دادپەروەرانە بکات چونکە هەموو میدیاکان ئازادن بیر و بۆچوون و ئایدیا حیزبیشیانێ فەرمون خۆی ئێستا ئێمە میدیاکانمان جیاوازن ئێستا ئەوەی کە جەنابتان سێریکەن میدیای حیزبیمان هەیە لە حەقیقەتان میدیا حیزبیەکان ناتوان لە خیتابی حیزبی خۆیان دەربچن ئەمە واقعەکە و کە هەموو ئەو حیزبانەی کە میدیایان هەیە بەم شێوازە مامەڵاکەن کۆمەڵێک میدیا هەیە بۆ نمونە خاوەنددارێتەکەی دیاریەکرێت بە خاوەنددارێتەکەی زانی کە سپۆنسەرەکەی کێیە چۆن ئەوێت ئەو ڕووداوانە مامەڵی یان بگوازێتەوە بۆ خوێنەرەکانی بەشێکی کە هەیە کە بێلایەنە ئەمانە یانێتوانرێت بە شێوازێک لە شێوازەکان بزانی داهاتەکەی لەکوێوە دێت یعنی بۆی بزانی چۆن ئەتوانێت خۆی بەڕێوە بەرێت بۆیە ئەوەی کە بتوانانی دادپەروەرانە بێ بە قەنەعاتی من میدیای سێبەریشمان هەیە بیرە نەچێەوەش میدیای بزنسمانی ساختە و دز و گەندەڵمان هەیە بزنسمانی فلان کەسایەتی و فلان بەرپرسمان هەیە میدیای کوڕی سەرۆکی حکوومەتمان هەیە بۆ سێڵفیگرتن و ڕەسمگرتن میدیای بەرپرسە حیزبی و حکوومیەکان و فەرماندەکانمانێ یعنی فەزایەکی زۆر زۆر خراپی لە حقیقەت هەمی واقع ئەوەی کە هەیە بە شێوازێک بێ کە بەم شێوازەی ئەم شێوازە میدیایی کەس کۆمەڵێک خەڵکی سەرمایەدارمان هەیە کە بە گەندەڵی و بەدزێتی سەرۆتیان پێکەوەناوە ئەیانەوێت لە ڕێگەی میدیاکانەوە بکرێن بە فریشتە کۆمەڵێک کەسایەتی هەیە بە دزی و بە بەرتیل
گەورەبوونیانوێت لەم ڕێگەوە خۆی پیشان بات بەوەی کە کەسێکی زۆر زۆر پاکە و خۆشەویستی خەڵکە و لە پاڵەوەیشدا حیزبی گەورە پارەیەکی زەبەلاح بۆ چەند میدیایەکی زەبەلاح سەرفەکە نایەڵێت تۆسێری کە ئەگەر کاندیدەکان ئێستا بەشێک لە کاندیدەکانی هەموو لایەنەکان ناتوانن بچنە ناو دیبیتێکەوە کە بزانێت چونکە ئازانێت بۆ دیبیتێک بۆ پرسیارێک ئەبێت تۆ بزانی پرسیارەکان چۆن ئاراساکرێت دادپەروەری هەبێت لە پرسیارەکانە لە کاتدانە ینی لە دیاریکردنی کاتە بۆ کاندیدەکان بۆ حیزبەکان بکرێت ئایا ئەمە لە هەرێمی کوردستانە وجودی هەیە بە قەناعەتی من نییە و ناتوانین بڵێن ئێمە میدیاکان بە شێوەیەکی دادپەروەرانە مامەڵاکەن لە کاتی بانگەشەڵ دەستخۆش ئەم خانمە پرسیاریە دواتر دێمە لای جەناب. سڵاوتان لەبێ من دالیا خوێندکاری زانکۆی سلێمانی من پرسیارم لە هەر چوارتان هەیە ئەو پرۆپاگەندانەی کە بە ناوی ئازادی ڕادەربڕینەوە بڵاوەکرێتەوە لە سۆشیال میدیاکان ئەمە کاریگەری خراپ و مەترسی دروستەکە لەسەر بەرژەوەندی گشتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە چۆن بەرپەرچی ئەم پرۆپاگەندانە ئەبنەوە کە بڵاوەکرێتەوە چونکە ئازادی ڕادەبرین لە سنوورەکان جیاوازی هەیە و ئەمەش مەترسی خاتە سەر بەرژەوەندی گشتیەکان. دەستخۆش کاکزانە فەرموو وەڵام بەرە. دەستخۆش خات و دالیا بێگومان لەشکرێکی گەورەی سۆشیال میدیای تۆمەتبەخشی چاواشەکار لایەن پارتیەوە بە پارەی ئێوەی گەنجان و لاوان بڕێوەچێ واگەر بەس ئەو پارەیە بە شێوەیەکە لە حکوومەتەوە بۆیان ئەڕوا تەوزیف بکرێ خەڵکێکی زۆر ئەتوانێت لانی کەم بەگرێ بەسدا بمەزرێ لانی کەم ئەتوانێت هەلیکاری پێ دروست بکرێ بەڵام میدیایشان دروست کردو بۆ شکاندنی عزەتی نەفسی تاچی کورد بۆ شکاندنی ڕەمزە جوانەکانی هەرێمی کوردستان و میدیایەکیان لەم ئەخیرە دروست کردو بۆ شکاندنی شاری سلێمانی ئەو شارە نازدارەی ئەو شارە کورپەرەوەرەی ئەو شارە نیشتیمان پەروەرەی کە خەڵکی هەر چوار پارچەی لە باوەش گرتووە وەرە من ئێستا گوزەرێکەکەی بەناو بازاڕی سلێمانیە باشوور ئەوە خۆمان نیشتە جێنێرە ڕۆژهەڵات باکوور ڕۆژئاوا هەموو ئەوانە لێرن و بە تەنانەت ئەوانەشی کە قسەیەکی حەقیان کردووە لە هەولێر لە دوهۆک ئێستا لە سلێمانی ئەگەر لە ئامەد ئەگەر لە مەهاباد ئەگەر لە عەفرین برینێکە بێت دەستی لەسەر دڵیەتی ئەمە سلێمانی ئێستا میدیایەکیان دروست کردو بە ملیۆنان دۆلار جنێوە دەن بە سلێمانی جنێوە دەن بە خەڵکی سلێمانی جنێوە دەن بە ڕەمزەکانی سلێمانی ئەمە بە جوانەکان و پرۆژەکانی سلێمانی بە پرۆژەکانی خۆیان قورجیان کرد ئێستا هاتوون میدیایەکیان دروست کردووە کەواتە سلێمانی توانین لە دەنگدانە سزایەمان بەڵێ لە دەنگدانە خەڵکی سلێمانی خەڵکی دەوروبەری سلێمانی وەک ڕەمزێک بۆ نەتەوایەتی ئەبێ وەڵامی ئەو خەڵکە ئەقڵ ڕەش ناخڕەش بداتەوە کۆتایی پێبێنێ بەڵێ لای خۆیان پێیان وایە ئەتوانن ناشیرنیکەن زەرە لە بەرژەوەندەکانی یەکێتی بدەن بەڵام ئەمە بەرژەوەندەکانی یەکێتی نیە بەرژەوەندەکانی نەتەوەیە کە خەڵکی کوردستانە ئەوان لە بەرژەوەندی نەتەوەیە کە نیشتیمانێکەدەن من پرسیار لەوەکەم لە بینەرەکانێکم بەشکایەتی مەسرۆر بەرزانی کە سەرجەم قونسوڵەکانی لە ڕۆژێکی پیرۆزی نەتەوەی وەکو نەورۆزە لە کۆڕەک کۆ کردەوە پێی وتن وتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆپتەرەکەی بە هێزەکەی بە تەدریبەکەی یارمەتی ڕۆژاوادا با هەموو کوردێک کە یەکێتی نییە کە ئیسلامیە کە هەر لایەنێکە دەست بخاتە سەر ویژدانی یارمەتیدانی ڕۆژئاوا لە ژێر چاودێری ئەمریکا باشە ئەمە کاری تیرۆریستیە ئەمە کاری ئێرهابیە یان پرسی نیشتیمانی و نەتەوەیە هاتن مەتاڕی سلێمانیان داخستووە هەموو ڕۆژێ بەس یەکێتیەکان بە مەتاڕی سلێمانیان سەفەرەکەن هەر یەکێتیەکان پێ هاتوچۆکەن نەخێر کێ هاتوچۆی پێاکە هەموو خەڵکی کوردستان زیانیشی ئابووری گەورەشی بەڵێ ئێستا زیانی لە چێ داوە زیانی لە یەکێتی داوە نەخێر زیانی لە خەڵک داوە ئەم عەقڵیەتە دژی خەڵکە ئەڵێگە لەگەڵم نەبی تۆ شایانی ژیان نیت ئەمە ڕاستیە ئەمە گەر بانگەشەش بێ ڕاستە لە بانگەشەیە قسەی تون دەکرێت قسەی بەڵامە بێت تێیان بگەیۆنی ئەبێت تێ بگەێنرێ ئەبێ ئەو زەنگە لێ بدرێ زۆر جار ئەوترێکە بیرۆڕای ئازادیان پێویستە زمانێکی ئارامی نازانم چیە بێ تۆ دەستت لە قورجە وڵاتە ناوە بە هەموو جوانەکانی ئەو نیشتیمانەیە هاتوویتە خوارەوە ئەتوێ گوڵت پێشکەشکەم ئەمە زەلیلیە نابێ بە ئارامی قسەی لەگەڵ بکەین ئەبێت تا ڕادەی توند تا ئەو مێشکە بەتاڵەی یان ئەو مێشکە داخراوەی بەهۆش دێتەوە پێی بڵێ
دەستخۆش بۆیە هەنە بەڵێ سەکەت ڕاست تۆ هیچ هەیە لەسەر پرسیاری و خاتمە بەس بە کورتی سوپاس دەکەم بۆچینە زۆرترین پرسیار یەکێک لە دەرهاویشتە ناشرینەکانی ئەم جۆرە لە یاریکردن و ئەم عەقڵیەتە لە یاریکردن بە میدیایە گوتاری ڕقوکینەیە. گوتاری ڕقوکینە یەکێکە لەو گوتارانەی کە بەداخەوە زۆر جار هاوڵاتی ئێمە بێ ئەوەی ئاگای لێبێت تێوە ئەگلێ لەم جۆرە گوتارە لەبەرەوەی پۆستێک دانێ پۆستێکە دژایەتی تایە بۆ سلێمانی دژایەتی تایە بۆ پرۆژەیەک دژایەتی تایە بۆ دەستکەوتێک بۆ مێژووی ئەم شارە بۆیە ئەبینی لە خوارەوە خۆشیان لە پەیجە سێبەرەکانیانەوە یەکەم و دووەم کۆمنت بە نێرێنیدا ئەبەزن دوای ئەوە بینی تر کۆمنتەکان بە نەرێنیدا ئەبەزێ ئەم جۆرە لە ڕەوازدان بە گوتاری ڕقوکی و ئەم مۆدلە لە سوۆشیال میدیایە یەکێکە لە ناشرینترین مۆدلەکان کە تەنها لە شوێنە یاخود ئەو شوێنانەی کە دیکتاتۆریەت نەزعەیەکی دیکتاتۆری تایە حکومەکە تەنها لەویا هەیە لەبەر ئەوەی کە ئەبێ هەموو یەک ڕەنگ بین بە ڕق هەموو یەک ڕەنگ بین بە ڕەشی هەموو یەک ڕەنگ بین بە ناشرینی کە ئەمە ئێمە ڕەتمان کردوێتەوە و هاوڵاتی ئێمە هۆشیارانە گەنجی ئێمە بە تایبەتی گەنجە ئازاکانمانە بینین لە کۆمنت و لە پەبلیک و لە تایبەت و لەوانە ڕوبەڕووی ئەم جۆرە گوتاری ڕقوکی نەیابێتەوە ئەمەش مۆدلێکی ترە و دەرهاوی شتێکی ترە بەڵام ئێمە زۆر لەوە هۆشیارترین کە ئەم گوتارە بەسەرمانە تێپەڕێ دەستخۆش خاتۆکە هەڵمەت ئەوەی کە مەترسینیە من پێم وایە بەکۆی گشتێ بێمە لەسەر بابەتی قسە بکەین ئەوش ئەوەیە کار بکەین لەسەر ئەوەی میدیا نیشتیمانیانە بیرکاتەوە بیرکردنەوەی نیشتیمانیانەی میدیا ئێمە لە زۆر بابەتی ئەوەی کە پێڵێ ڕقوکینە و بڵاوکردنەوەی تونند و تیژی ئێمە دەرباز دەکات بەڵام لەبەر ئەوەی ئێستا ئێمە نەمانتوانیەوە خاوەندارێتی میدیایشی نیشتیمانی بکەین ئەوش بەمە بەست ئەو ڕێگریەمان لێکراوە کاتێک دێ لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە ژەهرێک بڵاوەکاتەوە حتمما دەرهاویشتەی ئەم ژەهرە دەرهاویشتەی ئەم هەواڵە ناڕاستانە دەرهاویشتەی ئەم ڕق و تونند و تیژی و کینەیەکە بڵاوەکە حتمما بۆ ئەوەیە کە لە بەرامبەرەکەی ڕەتفعلی هەبێ بۆیە باشترین چارەسەر ئەوەیە من لەگەڵ ئەوەیان نیم ئێمە میدیایەکی توندمان هەبێ میدیایەکمان هەبێ لە دەرەوەی پرەنسیپە گشتیەکانی میدیایە بێ لە دەرەوەی ئیتیشی ڕۆژنامەوانیە بێ لە دەرەوەی یاسا گشتیەکان و ئەوەی کە پێڵە یاخود تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیا بێ ئەکرێ ئێمە میدیای خۆمان وا بەکاربێنین وا ڕابێنین کە ڕاستە وەڵاممان هەبێ بەڵام وەڵامەکانمان وەڵامێکی منطقی بێ وەڵامێکی لۆژیکانە بێ بۆ ئەوەی کە بە خەڵکی خۆمان بڵین ئەوە ئێمەین بایەخ بە کۆمەلگای خۆمانەدین ئەوە ئێمەین بایەخ بە بیرکردنەوەی تاچی خۆمانەدین ئەوە ئێمەی نامانێ وڵاتەکەمان کۆمەلگاکەمان خێزانمان خێزانێکی تونند و تیژ بێ هەرچەنێ بەرامبەرەکەمان ئەوەی هەبێ ڕەنگە من پێچەوانی هەندێک بۆ چوون بووم کە بە زمانی زبر بە زمانی زبر جواب بدرێتەوە لە زمانە زبرەکە بۆ مانایی کە بمانێ ڕقوکینە بڵاوکەینەوە بەڵام گرنگە بەوەی کە ئێمە بە بەڵگە وەڵامی هەندێک بابەت بدەینەوە کاتێک ئەو دێ قسە لەسەر ئەوە کە ئەوێ سلێمانی ناشرینکە سلێمانی بە قسەی میدیا و بە قسەی هەندێک سوۆشیال میدیا ناشرین نابێت چونکە سلێمانی بۆ خۆی مێژوویەکی هەیە پرۆژەکانی سلێمانی جوانیان بە دەڤەرەکە بەخشیوە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ بیر لەوە بکاتەوە لە دوای ئەم هەڵبژاردنە و لە ئێستاشەوە تەنانەت لەم ماگەشەی هەڵبژاردنەیە ئەبێ بیر لەوە بکاتەوە کە ئێمە خاوەنی میدیایەکی نیشتیمانی بین ئەساسی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ڕەچاو بگرین چونکە بەڕاستی ئەم جیاوازیەکە گەڵەبدانی بۆ نمونە سێمە کەسەی سلێمانیەکەین نازناوی پایتەختی ڕۆشنبیری هەیە خۆ کە پایتەختی ڕۆشنبیریە وەڵامەکانیشی لە ئاسیشی ڕۆشنبیری و باشایە بۆ ئەم میدیا ئەمە خۆی جیاوازیەکەی ئێمە کاگاوڕە جیاوازی بیرکردنەوەی یەکێتی نیشتیمانی و کادر و لایەنگران و ڕۆژنامەوانەکان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ئەمانەوێت جیاوازتر بین ئەمانەوێت پەیامی ئاشتی لە نێوە کۆمەلگا بڵاو بێتەوە ئەمانەوێت خێزانەکانمان کاتێک بەرامبەر بە کەناڵەکانی تەلەڤیزۆن دانیشن کاتێک جۆ لە ڕادیۆکان نەگرن کاتێک لە شاشەی مۆبایلەکانیانەوە هەواڵەکانە خوێنەوە زانیاریەکانە خوێنەوە زانیاریەکی سوود بەخش بێ زانیاریەک نەبێ بە تووشی دڵە ڕاوچەی دەرونی مامکە بۆیە ئەبێ بیر لەوە بکەینەوە ئەبێ سلێمانی و ناوچەی سلێمانی و ناوچەی زۆنی زەرد ئەو مێژووە ڕەنگینەی کە هەیەی ئەو ژێرخانە مێژوویە جوانە پڕکەلتوری کە هەیەی پارێزراو بێت ئەوان بەمەبەست ئەیانەوێت ئێمە ڕاکێشنە ناو ململانەیەکی بێبنەمای ناوبۆشەوە بەڵام ئێمە بێت ژیرانە و زیرەکانەتر مامەڵە بکەین بەوەی کە پەیامەکانمان پەیامێکی ئینسانیانەی کوردیانەی مرۆڤ دۆستانە بێت دەستخۆش کاک سەرکوی چ هەیە بەس بە کورتی بووە پرسیاریکە ژۆرگری پرسیاریکە هەیە لای بەشداروان و بۆ ئەوانیش لە حقیقەتە ئەوەی کە باسی کرد لە مۆزوعی
سلێمانی ئێمە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەمە بەشدار بووین ینی هەڵبژاردنەکانی ڕابردوو شایەتی وادن کە پارتی هێزی حیزبی و حکومی بۆ سنووردارکردنی ئازادی ڕۆژنامەوانی بەکارێنێ و لە ناویشیە هەموو ئەو ڕۆژنامەوانی و ستۆدیۆزە بەلاحانەی کە لە هەولێر و لە دووەکە هەیە بەکارێنێ بۆ باسکردنی سلێمانی و دەسەڵاتدارانی سلێمانی کامە نوقتەیەکی جەوهەریە و لەگەڵ ئەوەشدا بە سوود وەرگرتن لەو ئازادیە بێوێنەی کە لە سلێمانیا هەیە فەزایکی دروست کردو بۆی بتوانێت نقطەی جەوهریەکە خاڵی جەوهریەکە سنتەرەکە باسکردن و ناشرینکردنی سلێمانی و دەسەڵاتی سلێمانی و ئازادیەکانی بێ کە لە حەقیقەتە ئەمە کۆتایی پێدێ بە بڕای ئێمە کۆتایی پێدێ ئەو زۆرینەی کە پارتی دەستی بەسەراگرتووە ئەو زۆرینەی هەیەی ئێمە لەم هەڵبژاردنا پارتی دوای ئەم 21 مانگ دوای 20 مانگ لە 21 مانگ ئازاین کە پارتی بێتە کەمینەیەکی لە قاڵبدرا و کە ناتوانێت دژی ئازادی و ڕادەربڕین بۆ سێتەوە ناتوانێت جاریکە سلێمانی و شارەکانی کە ناشرین کاوە ئەو ئازادی کە لە هەولێر و دووەکە خنکانوێتی نەفەسەدا نەفەسی ئازادێکی ئێرە ئەبینەوە بۆ هەولێر و دووەک و کۆتایی بەو خۆسە پێنی و زۆرداری پارتی دیموکراتی کوردستان دەست خۆش کاک سەرکۆژیان بەڵێ فەرموو یەمە لای بەڕێسان وڵاو کاکێش زۆر دەمێک و چاوەڕێ و دوای یەمە لای خۆ سڵاتان لێبێت من محەممەدم پرسیارێکم هەیە بۆ کاک سەرکۆی بەڕێز شەفافێت لە خاوەندەرەتی میدیادا چۆن کاریگەری لەسەر راپۆرتی هەڵبژاردنەکان هەیە زۆر سپاس دەست خۆش کاک سەرکۆ بۆ تۆ بۆ پرسیارێک لە حقیقەتە شەفافێت هەر کاتێک ئێمە بتوانین شەفافێت هەبێت لە داهات یا لە خەر لەو سپۆنسەری کە لە میدیاکان ئاکرێت ئەو کاتە زانین کە ئایا ئەم میدیایە بە چ ئاراسەیەکرێ ئەگەر بکرایە خۆی لە حقیقەتە ئێمە باسی ئەومان کرد ئەگەر بتوانین دامەزراوەیەکی فەرمی یاسایی کە لە ژێر چەتری پەرلەمانی کوردستانە هەبێت بتوانێت ئەو یاسایانەوە ئەو میدیانەی کە هەیە کۆی بکاتەوە بتوانین خەرجەکەی داهاتەکەی سپۆنسەرەکەی لەکوێوە دێت بۆی بتوانێت ڕووکاری ئەو شەفافیەتە دەرەکەوێت لە راپۆرتەکانی ئایا ئەم راپۆرتە بە شێوازێکە بۆ فلان کەسە بە ئاراساکرێت بۆ جوانکردنی فلان کەس یا لە حەقیقەتە کارێکی ڕۆژنامەوانی پیشەیاناکات بۆ دەرخستنی ڕاستیەکان بە دوای ئەوواگەڕێ بە دوای چارەسەری کێشەکان ئاگەڕێەوە بتوانێت زۆرترین زانیاری بگەێنێت بە هاوڵاتیان دەست خۆش کاک سەرکۆ ئەو خاتونە فەرموو دواتر دێمە لای تۆش باشە ڕاحەکە فەرموو سڵاو هەناخان من ناوم نازەیە دەست خۆش من تۆ زۆر وتر لە کەیسی ئافرەتان ئەو چەند ساڵەکەیشکەم 20 ساڵە اینجا ئەمەیە خۆت لە کەیسی ژنان و ئافرەتان تۆ دەست پێ بکەیت چونکە بۆ هیچ یاسایەک لە پەرلەمانیە لە وەرگرتنی عەفو لە وەرگرتنی کارمەند کە بەبێ جیاوازی ئێمە هەمومان گوێمان لێ بۆ بەداخەوە کە لە شوێنە داوای کارمەند ئەکە یەکسەر ئەڵێن ئافرەتەکە جوانە بەداخەوە ئەمە یاسای نییە لە کوردستان لێکۆڵە اینجا لە شوێنێک ئەچی دە ئافرەت هەیە دوو پیاوی لێ بۆچی مافیام کوڕانە بخڕێ بەداخەوە برای منەی تۆیایی ئەوە زۆر کات هەیە کە گەنجە کوڕەکە لە کچەکە زۆر زیرەکترە بەڕاستی توانای ئیشکردنی مێشکی سافترە شەهادەکەی بەرزترەکەکە هەر خۆی کە ئەچێتە هەڵسەنگاندن کوڕەکە زۆر لە کچەکە باشترە بەس یەکسەر سەحب کۆمپانیەکە یان بەرپرسەکەی ئەڵێ جوانە یعنی ئێستا من جوان نەبم ئیش نەکەم نەژیم من ئەمەوێت لە زوونی هەر پارتیە یەکەتیە هەر حزبەکە لە زاخەوە تا ئێرە ئەمەیە جەناب دەست پێ بکە کە چووی بۆ پەرلەمانیان هەر کەسێکتان بچن بۆ پەرلەمان ئەمە بیکەن بە یاسای هەڵسەنگاندن بۆ وەرگرتنی کارمەند چ کۆمپانیا بێ چ حزبی بێ چ حکومی بێ ئەم خاڵانە ئەمەی زۆر گرنگی جەنابتان پێ بدەن زۆر سپاس هەرچەنە تۆ زێ ئەنی پرسیارەکەی دوورە لە تەور و بابەتەکەی ئەمەوە بەڵام فەرموو بە کورتی وەڵامی بەرەوە دواتر دەستم زۆر باشە یەک تەجروبەی بچکۆلەمان هەیە 2010 پرۆژە یاسایەکمان تەڕح کرد ئامادە کرد هەمووان کە لە ڕیکلامە چۆن ڕیکلام بکرێت کاتێک ڕیکلامێکی بازرگانی ئەڕوا کوڕ مەسەلەن بە جۆرێک بەکار نێ و کچ بە جۆرێک بەکار بێ مناڵ بە جۆرێک بەکار نێ و بەتەمەن بە جۆرێک بەکار بێ کە بکرێتە جێگەی پێکەنێن یاخودتانە و تەشەریا جۆرێک لەمانە بەداخەوە برادرانی کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی هەولێر و دیار بوو ڕێنمایی کارەکەیان پارتی دیموکراتی کوردستان بوو کارێکیان کرد لەسەر پرۆژە یاساکە تەرحی پەرلەمانیان کرد خوێندنەوەی یەکەمیشیان بۆ کرد بەڵام کە ئێمە بینیمانەوە دوایی ئەسڵەن ئەوە نەبوو نووسراوە پرۆژەی ڕیکلامی بازرگانی هیچ دوور و نزیک باسی هینەکە کاکسەر بۆ ئاگادارە بەڵام هیچ دوور و نزیک باس
باسی هەر ئینسان ناکە یعنی هەر باسی شتێکی ڕیکلامێکی بازرگانیەکە مقابل بە پارە چی ئەکرێ و چۆن ئەکرێ و تەواو لەکوێدا ئەبەزێت لە چەند کەناڵ و فریکوێنسی کەناڵەکان دیاریکراوە و تەواو هیچی تر باسی ئینسان ناکە کەواتە تێڕوانینی نائینسانیانە لە میدیایە بێ یا لە هەر سێکتەرێکی ژیانە بێ بەرامبەر بە تاکەکانی کۆمەڵ ئەم تێڕوانینە لە عقلێتێکەوە هاتووە کە ئەبێ ئێمە ئیشێکی وردی لەسەر نادادیش دروستەکە بەتەکید نادادی دروستەکە چونکە تێڕوانینێکی ناشرینە نەرێنیانەیە کەواتە نادادی لێکەوێتەوە بۆیە پێویستەکە ئێمە لەسەرم عقلێتە زۆر بە جوانی ئیش بکەین و دڵنیام هاوکارانم بنیاتێکی باشیان ناوە بە تایبەتی ئەوانەی کە لە میدیای ئیشەکەن لە هەندێک لە کەناڵەکانە کورسات بە تایبەتی بنیادێکی زۆر جوانی کەسێتی ئینسانە بینی تاکی کوردی ئەبینی کە وەک تاکێکی ئازای ڕەسەن چ ژن بێت چ پیا و چ کوڕ بێت چ کت هیچ پێوەرێکی نادادی یا هیچ پێوەرێکی ناشرین نایگرێتەوە بۆیە ئێمە لەسەر ئەم بنیادە ئەمانەوێ سنوورەکانی ئیشکردن و سنوورەکانی بەهرەمەندبوون لە فرسەتی کار لە هەرکایەکە بێ فراوانتر دەست خۆشخات و هەنە ئەم کاکەیە فەرموو پێشەیشی بە خێراتنی کاندیدە بە ڕێزەکانەکەم هیوادارم سەرکەوتوو بن بۆ پەرلەمانی کوردستان من ناوم عەلی عومەرە خوێندکاری زانکۆی سلێمانی ڕاستەکەی من دوو پرسیارم هەیە بۆ بەڕێز کاک هەڵمەت و بەڕێز کاک سەرکۆ پرسیارەکەی کاک هەڵمەت ئەوەیە هەندێک جار ئێمە ئەبینین لایەنە سیاسیەکان یان بە دیاریکراوی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش هەندێک جار شەرت نییە هەر ئەوانەی دەسەڵات میدیاکان بەکارهێنن بۆ پێشکەشکردنی خیتابێکی سیاسی زۆر زۆر چاواشەکار من پێم باشە ئێوە بۆم ڕوونکەنەوەک و کاندیدێک چۆن ئیش لەسەر ئەم بابەتە ئەکەن لە کاتی بانگەشە و لە دوای بانگەشەش کە بە یاسا ڕێکی بخەن هەر شتێکی چاواشەکار هەبێت چۆن توانن سانسۆری بکەن پرسیارەکەی دووەمیشم بۆ کاک سەرکۆ ئەوەیە جەنابتان لە پەرلەمانی کوردستان بوون خۆلی پێشوو ئەم خولە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاتەنگەیانەوە کە ئێمە کۆتایی پێ ئەهێنین کۆتایی بە زوڵم و نادادی و خۆسەپێنی ئەهێنین گریمان ئەوە جەنابتان دەرچوون و یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگێکی زۆری بەدەستهێنا ئینشاءالله من دڵنیام دەنگێکی باش بەدەستهێنێ بەڵام گریمان پارتی دیموکراتی کوردستان ڕەتی کردەوە کە ئیش بە یاسا بکاوەکو بینیمان لە 2015 ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرد زۆر بە ئاسانی بۆم ڕوونکەنەوە یعنی هەموو کاندیدەکان با پرسیارەکەم کراوە بێ بۆم ڕوونکەنەوە کە ئێوە چۆن ئەتوانن لە بەرامبەر ئەم خۆسەپێنیە بوەستنەوە دەستەکانە سەرتا چۆن لای کاگەڵمەت وەڵامی پرسیارەکە دەست خۆش بێ پرسیارەکەت پرسیارێکی واقعیە ینی ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی ئەو گوتارە چاواشەکاریانە ئەبینەوە بە تایبەتی لە کاتی بانگەشەی هەڵبژاردن یا لە کاتی سەرهەڵدانی خەیرانەکانە یەکێ لە کێشەکان وەکو وتمان ئێمە میدیا من لە قسەکانی پێشوە باسی ئەوم کرد میدیامان بەرپرسیارانە مامەڵە ناکە میدیای هەموو حزبەکان میدیا تەنانەت گەیشتۆتە ڕادەیەک هەندێک ئەو میدیا ئەهلیەکانیش باڵێن گەیشتۆتە ئەو قۆناغی کە ئەوانیش هەندێک جار گوتارەکانیان گوتارێکی چاواشەکارانەیە یاسا هەیە و دادگا هەیە بەڵگە هەیە و لە بەرامبەر وەڵامدانەوە هەیە لەو کاتانەیە لە کاتی ئەوەی کە هەر گوتارێکی چاواشەکارانە بڵاو کرایەوە یاسایەکمانەیە یاسای ڕۆژنامەگەری کوردیە داواکاری گشتی ئەکرێ کارا بکرێتەوە لە حاڵەتێک کاگەر گوتاری هەر لایەنێکی سیاسی لە حکوومەتەوە تاکو پارتەکان بە هەر لایەکیانەوە بێ ئەبێ داواکاری گشتی ڕۆڵی خۆی بجێڕێ لەمەشە ئەبێ پەرلەمان لە پەرلەمانەوە ڕۆڵی داواکاری گشتی کارا بکرێتەوە داواکاری گشتی ئیتر چی دیلەوە بێتە دەرەوە کە وەکو کەسێکی فەرمانبەرێکی ئاسایی داوامی خۆی بکار ڕۆژانە بەڵکۆ بێ داواکاری گشتی هەستێ بە کارەکانی خۆی لە هەر شوێنێکا زانی هەر بابەتێک چاواشەکارانەیە کاریگەری لەسەر کۆمەلگا لەسەر دەرونی کۆمەلگاکە بە پێی یاسای ڕۆژنامەگەری کوردی ئەتوانێت داواتە تۆمار بکات و بدرێتە دادگا بەڵام بە مەرجێک دادگاکان سربەخۆیانە مامەڵە بکەن بە پێی یاسای ڕۆژنامەوانی مامەڵە لەگەڵ ئەو لایەنانەیە بکەن کاکسەرکۆ توش زۆر بە کورتی ئەوە پرسیاری کە لە تۆی کرد بە کورتی بەس ئێمە پارتی دیموکراتی کوردستان کە ئەڵێت ئەگەر کوردستانێکی ئاوەدانتانەوێت ئێمە پارتیکی بەهێزەوێت لە حقیقەتا کاتێک کە پارتی بەهێز بووە لە ساڵی 2013 کە 38 کورسی هەبوو دواتر ویستێتی کۆمیسیۆنی داناوە و یاسای هەڵبژاردننی هەموار کردوتەوە هەرێمی کوردستان بووەتەوەی کە لە هەرێمی کوردستانە قەیرانی دارایی بووە لە هەرێمی کوردستانە لە دوای ساڵی 2013
2015 پارتی دیموکراتی کوردستان نەیهێشتۆ یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان بەهێز بوو بە ڕێفراندۆمی کردووە کۆمیسیۆنە ڕێفراندۆمی کردووە لە 151 خاکی کوردستانیان فرۆشتووە هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان بەهێز بوو بێت تاڵانی لە نەوتا بووە هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان بەهێز بوو بێت مەلەفی نەوتی و بۆری نەوتیان فرۆشتە بە کۆمپانیەکانی خۆیان هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان بەهێز بوو بێت دار و دارستانەکانی بادینامانیان بڕیوەتەوە و دەبابە و زنجیری داگیرکەران هاتوتە 35 کیلۆمتر هاتوتە ناو خاکی کوردستانەوە هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان بەهێز بوو بێت حکمی ئومەرا و سوڵتەی بنەماڵەی بەسەر هەرێمی کوردستان ئازاڵ بووە بۆیە ئێمە لەم هەڵبژاردنا کاڵێن پارتی وەسێنین و کۆتایی پێێنین ئەوەیە لە حەقیقەتە حکوومەتەکە هەر کاتێک پارتی ئامادەیە گۆڕان بزوتنەوەی گۆڕان لە 2009 25 کورسیە بوو با پارتی کە 25 کورسیێنێت با معارەزە بێ ئەگەر دێتە ناو حکوومەتەوە بە شێوازێکە بەم شێواز و بەو ڕێکارێکەیەکێتیوێ ئامادەیە بێتە ناوێ پارتی ناتوانێت بەشدارینەکە من قسەکەم لەسەرمێ بۆچی ناتوانێت ئێستا ڕۆژانە 270,000 بەرمیل نەوت ئەجزێت ڕۆژانە لە هەرێمی کوردستانە قاچاقچێتەکەی هەیە ئیبراهیم خەلیل ڕۆژانە دوو جۆر پارەی لێ وەرەگرێت جۆرێکیان دۆلارە جۆرێکیان دینارە ئەوەی دینارە دێتەوە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کوڕ و کوڕەزانەی ماڵی بارزان ناتوانن ئەم ژیانە شاهانەی هەیەە لە دەستی بدەن بۆیە چۆک دادەن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ ئیرادەی خەڵکی کوردستان ڕازیە بن بەوەی کە بەشدار بن لە حکوومەتە بە شێوازێک بێت کە کۆمەڵانی خەڵکی کوردستان جارێکە ئەم زۆرینەیە ئەم پارتیە بەهێزەی کە نەهامەتی و دەردەسەری بۆ خەڵکی کوردستانی ناوە کۆتایی هەر بژی سوپاس مەزان پرسیارتان زۆر ماوە بەڵام منیش کاتم نەماوە ناچار کۆتاییێنم کاندیدە و کەمتر لە 30 چرکە بێ قسەوی گازار خەڵکمان زۆرمان دوو کردووە پێویستی بە ژیانێکی شایستەترە گەنجام ڕوئیای گەورەتریان هەیە زمانزانن شارەزای تەکنۆلۆژیان پێویستە هەمومان بەیەکەوە لەم قۆناغا هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بین لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان و براشتان کاندیدی ژمارە 29 ئەو لیستە بۆ ئەوی بتوانین بە یاسا و بە ڤیژنێکی نوێ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستخۆشانە دیموکراسی مافی مرۆڤ ئاشتی لە لۆگۆکەمانە هەیە بەڵەن بێ ساڵ 12مان کار بۆ ئەم لۆگۆیە بکەین و کار بۆ شیعارەکانمان بکەین دەستخۆش کاگەڵمەت فەرموو ڕێ دەستخۆشین بۆ ئەم بەرنمەیە بەڵام ئەوەندا ئەڵێم ئێمە ئومێدمان هەیە بەڕابەتی سەرۆک پافڵ تاڵەبانی ئومێدمان هەیە کە قۆناغی دوای بیستیدا قۆناغێکی جیاوازتر ئەبێ لە قۆناغی پێش بیستیدا چونکە بەڕاستی هاوڵاتیان تێگەیشتونە هاو نیشتیمانیان تێگەیشتونە کە ئەو گۆڕانکاری و ئەو چاکسازی و پاکسازی بەیەشێتی نیشتیمانی کوردستانە کرێ بە هیچ کەسێکی دیکە ناکرێت ئێمە ئومێدەوارین ئێوە هاوکار و پشتیوانمان بن بۆ ئەوەی لە پەرلەمانەوە دەنگێکی دلێر و بەهێز بین بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان من سپاس لە حەقیقەتە ئێمە بۆچی ئەڵێن ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئێمە خەڵکی کوردستان یەکێتی عاجز بوو لە یەکێتی وە دەنگی پێنەدا و بەوەی کە بینی دەنگیدا بە بسووتنەوەی گۆڕان دەنگیدا بە لایەنەکانی تر دەنگیدا بەنەوەی نوێ دەنگیدا بە هاوپەیمانی بەوەی کە سیاسەتێکی ڕوونی نەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان پەرتی و پەرشوبڵاوی لەناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو هەر کاتێک پارتی پێویستایە بە شێوازێک مامەڵەی لەگەڵ پارتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە ئێستا یەکێتی لە ماوەی ئەم 3 ساڵەی ڕابردووە بە سەرۆکایەتی پافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتیەکەی خۆی یەکێتی ڕێک کردوتەوە ڕاستی کردوتەوە پاکی کردوتەوە لە پرۆپارتی لەوەی کە لەم زۆنا سەرانە نەسەندرێت کێشە دروست نەکرێت بۆ هاوڵاتیان و ئازادیکی ڕا هەبێت بۆ خەڵکی کوردستان و بە شێواز بێک بێت گەنجان ئومێدیان بە یەکێتیە بێ بۆیە ئەم یەکێتیە دوای ڕاستکردنەوەی یەکێتی ڕاستکردنەوەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە دەست پێکە بۆیە داواتان لێ یەکەم دەنگ بدەن بە لیستی 129 لە ناویاندا کاندیدی ژمارە 32 دەستخۆش کاک سەرکۆ سپاس بۆ ئامادەبوونی ئەم گەنجە بەڕێزانە میوانە ئازیزانە سپاس بۆ کاندیدانی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 129 بەڵێ سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز کە تا ئەم ساتە بینەرمان بوون تا بە یەگەشتنویشی دیکە خواتان لەگەڵ